دیمەنەکە لێرە جیاوازە، دەکرێت ناوی بنین میوانداریەکی غەمجین. کەناری ڕووبارەکە پڕ بووە لەو هاوڵاتیانەی لە ناوچە جیاوازەکانەوە بۆ هاوخەمی هاتوون. هەرچەندە ئازارەکە گەورەیە، بەڵام ئەم هاوسۆزیە تاقە سێبوریە بۆ ئەوانەی چاویان لەسەر ئاوەکەیە و گوێیان لای هەواڵێکی دۆزینەوەی تەرمی ئەو سێ منداڵ و هەرزەکارەیە کە 2 ڕۆژە لە ڕووباری گەلی عەلیبەگدا بە دوایاندا دەگەڕێن. دەمەوێت لێرەوە دەستخۆشی لە هەموو ئەو خەڵکە لە هەموو ئەو هاوڵاتیانە بکەین کە بە شێوەیەکی زۆر باش دڵنەوەی ئێمەیاندا بەڕاستی لە گچکەوە تاک و گەورە لە هەموو شوێنە جیاوازیەکان سەردانیان کردین و دڵنەوەیان داین و بە هەموو شێوەیەکی هاوکارمان هەروەها دەستخۆشی لە تیمەکانی بەرگری شارستانی بکەین کە بە 3 ڕۆژە بە شەو بە ڕۆژ بەردەوام لە گەڕان و ئەوە لۆمە پارپشتێکی زۆر گرنگە، ینی کێشەکان لە خەمەکانی کمەکەتەوە بە حقیقەت زۆر سپاسی هەموو لایەکی ئەەکەین. لۆمە زۆر گرنگە کە ئۆڕدی سپی و پیا و ماقولانە سەردانی ئێمەکەن. 2 ڕۆژ بەسەر ڕووداوی هاتوچۆی گەلی عەلیبەگ تێدەپەڕێ کە تیایدا 3 منداڵ خنکان و تا ئێستاش تەرمەکانیان نەدۆزراوەتەوە. 2 ڕۆژە 3 چرای گەش لە نێوشەپۆ لە بێبەزەیەکانی ئاوەکەداون بوون. مینای تەمەن 17 ساڵان کە تازە هیوای بۆ داهاتوو دەستنی، لەوەندی 7 ساڵان و ئادەمی تەمەن 3 ساڵان کە هێشتا زمانیان بە تەواوی بۆ وشەی ژیان نەگەڕابوو تا ئەم ساتەش گەڕان بە دوای چارەنووسیان و دۆزینەوەی تەرمەکانیان بەردەوامە. و جێگای دەستخۆشیە بەڕاستی کە کارە ساتێک ڕوئەدا خەلکی ئەو دەڤەرە خەلیفان و سۆران و دەوروبەر و هەمووی بەشدار الحەمدولیلا. ئەوەش گەڕێتەوە سەر یارمەتیدان و تەعاون و کە لە ڕوحی ئیسلامەوە هەرە قۆڵێ بەڕاستی ئەو شتەکە هەر موسڵمانێک کارە ساتێکی بەسەردادێ هەمویان دڵتەزێن و پێیان ناخۆشە. ئێمە وەکو دانیشتوانی خەلیفان هاتینە هاوخەمی خۆمان دەردەبرن لەوە و کارە سادەی کە لە سنووری ئێمە ڕوویدایە هاوخەمین هەم بەشین لە پرسەکەیان ئینشاءڵڵا. ئێرە ڕێکە و شوێنەیە کە ڕووداوی هاتوچۆی تێدا ڕوویدا. نەبوونی بربەس لێرە و لە بەشێکی تری ڕێگای هامڵتۆن وای کردووە لە کاتی بوونی ڕووداوی هاتوچۆ ئۆتۆمبیل بەرەو ڕووبار هەڵبدێرێ. ئیتر کاتی ئەوە هاتووە لە بڕی ژماردنی قوربانیەکان چارەسەرێکی ڕیشەیی بۆ ئەم ڕێگایە بکرێت تا چیدی کە خەمساردی لایەنەکان و بێباچی شۆفێران خەندەی سەرلێوەکان لە نێوشەپۆ لە بێبەزەیەکاندا ژێر ئاو نەکات. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، گەلی عەلیبەگ لە ئیدارەی سۆران.